باس لە دۆخی ئێستای ڕۆژنامەنووسان و کاری ڕۆژنامەگەری دەکەین لە هەرێمی کوردستان، باس لە پرسی ڕەوشی ڕۆژنامەنووسان دەکەین و هەروەها ئازادی ڕادەربڕین نەچاستێکدایە ئێستا و هەروەها لەگەڵ ئەو گلێ و گازندانی کە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان هەیەە لە هەرێمی کوردستاندا لەگەڵ میوانەکەم نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس گفتوگۆی ئەم بابەتە دەکەم. نیاز خان زۆر سپاس کە ڕاستەوخۆ بەشداری لە ستودیۆ هەشت. هاوکات کە باس لەم بابەتە دەکەین 124 ساڵ تێدەپەڕێ بەسەر دەرچوون یەکەم ڕۆژنامەی کوردیدا و لەگەڵەوەدا ئەوەی کە تێبینی دەکرێت تا ئێستا دەبینجرێت کە ڕۆژ بە ڕۆژ هەوڵی بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین دەدرێت لە هەرێمی کوردستاندا واروەها بەرتەسکردنەوەی کاری ڕۆژنامەگەری و تا ئێستا دەبینین ڕۆژنامەنووسان لە زینداندان چالاگوانان زیندانی دەکرێن کە لە کاتێکدا بابەتێک نییە کە یاخود پرسێکی وانە کە ئەمانە لە زینداندا بن. بە کۆی گشتی چیتان هەیە لەسەر ئەم بابەتە و ئەوەی کە ئێستا دەیبینێن تۆخی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنیت؟ سەرەتا سەری ڕێزدا ئەنەوێنم بۆ شەهیدانی ڕۆژنامەنووس هەر پێنج شەهیدەکەی هەرێمی کوردستان کە بەهۆی ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسێوە لە ماوەی ڕابردوو تیرۆرکران و هاوکات سڵاو و ڕێز و پیرۆزبایی بۆ هاوڕێیانی ڕۆژنامەنووسم ئەمێرم لە ڕۆژنامەنووسانی بادینان کە ئێستا ڕۆژەکانیان لە زیندانە ژمێرن. ئەوەی کە پەیوەندی بە مێژووی سانسۆرکردنی کاری ڕۆژنامەوانیەوە هەیە لە هەرێمی کوردستان دروست بابەتێکی نوێ نییە و ئەگەڕێتەوە بۆ قۆناغی شەڕی ناوخۆی ساڵانی 90ەکان و کاتێک کە پارتە سیاسیەکان لە کاتی شەڕی ناوخۆ هەڵەسان بە سوتاندنی کەناڵەکانی یەکتر دەستگیرکردنی ڕۆژنامەنووسەکانی یەکتر و لە یادمە لەو قۆناغەت کەریم و فەرهاد دوو لەو کەسایەتیانە بوون کە لەلایەن هەردوو پارتی دەسەڵاتەوە لەو کاتە تیرۆر کران و تا ئێستاش بەمانایەک تەرمەکانیان نازانرێ لەکوێیە. بۆیە ئەمە مێژووی هەیە و دەستی پێ نەکردو لە قۆناغێکی نوێ، بەڵام ئەوەی تێبینیمان کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم سانسۆرکردانە ڕویان لە زیادبوون کردووە لەبری ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتەکانی دەسەڵات و پارتەکانی ئۆپۆزیسیۆنیش بە تێک ڕابەیەکەوە هەمویان چاو لەوە بکەن کە پرەنسیپەکانی دیموکراسی لە ڕێگەی میدیاوە بەهێز بکەن، چونکە هیچ دیموکراسیەتێک هیچ ئازادیەک لە کایی سیاسی بوونی نییە بەبێ ئەوەی کە میدیایەکی ئازادی سربەخۆت هەبێ. بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە لە دوای ساڵانی 90ەکان کە بینیمان میدیای ئەهلی بەرەو بوژانەوە ئەڕۆی میدیای سربەخۆ بەرەو بوژانەوە ئەڕۆی، بەڵام دواتر بە شێوەیەکی پێچەوانەوە کاتێک کە ئەم ئازادی ڕۆژنامەوانیە خەریک بوو بە بەرهەم ئەهات، خەریک بۆ ڕەخنەکانی شوێر خۆیان ئەگرت، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دوای دەرچوونی یاساکەش لەبری جێبەجێکردنی یاساکە و بوژانەوەی کایەکانی ئازادی ڕۆژنامەوانی بەڵام بە پێچەوانەوە بەداخەوە هەڵسا بە سانسۆرکردنی و چەندین ڕۆژنامەنووس بە درێژای ئەو ماوەی تیرۆر کراون و ئێمە زانین لەناو ئەو تیرۆرکردانە تا ئێستا بە شێوەیەکی تەواو دەربازبوون لە سزا هەیە و بکوژان بە سزای یاسایی نەگەیشتون. جیالەوە هەزاران پێشێلکاری لە بەرامبەر هەزاران ڕۆژنامەنووس کراوە و تەواوی ئەم بابەتانش تا ئێستا بە هەڵواسراوی ماونەتەوە. ئەمێ زۆر بە قوتی بڵێم و تەنانەت ئەو دۆسیانەی کە ڕۆژنامەنووسەکانیش سکاڵایان تۆمار کردو تا ئێستا بە شێوەیەک ماوەتەوە کە دەستا و دەستی پێ ئەگرێت دۆسیەی کاک ئاسۆس هەردی چەندین دۆسی ڕۆژنامەنووسی تر تا ئێستا بەم شێوازە ماونەتەوە. بۆیە بەداخەوە لەناو هەموو ئەم فەزایی کە هەیە ئەکرێ بڵین بارودۆخی ڕۆژنامەوانی لە ئاستێکی مەترسیدارەوە هەرێمی کوردستان خەریکە ئەبێ بە جەهەنەمێک بۆ ڕۆژنامەنووسان. نیاز خان بۆچی دەبێ لەسەر ڕەخنەگرتن چالاکوانان ڕۆژنامەنووسان دەستگیر بکرێن کە نمونەی زیندوو کەیسی سزادراوان و چالاگوانان و ڕۆژنامەنووسانی بادینانە کە تا ئێستاش بەشێکیان لە زینداندان؟ بەڵێ بەداخەوە دۆسی هاوڕێیانی ڕۆژنامەنووسمان لە بادینانی پێکە لە دۆسیە زیندووەکان، بڵام هاوشانی هاوڕێیانمان پێشتریش دەیان و سەدان دۆسەی تر لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک و لە کەرکووک و لە تەواوی شارەکانی تر تا هەڵەبجە ڕوویان داوە و هەموو ئەوانە نیشانەی ئەوەیە کە لە لای دەسەڵات لە هەرێمی کوردستان کە نوێنەرایەتی و
پێکهێنەری بەرنامەکانی حکوومەتە تێگەیشتن لە ئازادی ڕۆژنامەوانی و ڕێگرتن لە کاری ڕۆژنامەوانی و پیشەی ڕۆژنامەوانی نەبووتە بڕواایەکی تەواو بەڵکو تا ئێستا لە چوارچەوەی بانگەشەدا ماوەتەوە هەر هێزێکی سیاسی هەر حکوومەتێک هەر پارتێکی سیاسی دیاریکرا و بیاوێت لە چوارچەوەی بانگەشە مامەڵە لەگەڵ ئازادیەکانی ڕۆژنامەوانی بکەوە بە شێوەیەکی بانگەشە مامەڵە لەگەڵ دەستخستنی زانیاری بکە بە شێوەی بانگەشە مامەڵە لەگەڵ ڕەخنە بکە بە دڵنیایەوە ئەم هێزە سیاسیە ناتوانێت ڕێز لە بەهاکانی ئازادی ڕادربڕین و ڕەخنە بگرێت بەڵکو ئاشکراکردنی ڕاستی لەبەرەوەی لەبری ئەوەی ببن بەهاندر و دادگاکان کارا ببن بۆ بە دوواداچوونی لێ پێچینەوەکردن بۆ ئاشکراکردنی ئەو بەڵگانە دادگا ئەبێتە شوێنی سزادانی ڕۆژنامەنووسان لە ماوەی ڕابردوودا بینیومانە چەندین ڕۆژنامەنووس سکاڵایان لەسەر تۆمار کراوە و دادگا بەکارهێنراوە بۆ تۆڵەکردنەوە ئەمە بە هیچ شێوەیەک بابەتێکی نوێنیەوە ئەوەی کە ئێستا هاوڕێیانی ڕۆژنامەنووسمان لە بادینان پیاتی ئەپەڕن بابەتێکە لوتکەی ناسەر بەخۆبوونی دادگایە لەو دۆسیانە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان چونکە ئەو شێوازی دادگایکردنی کە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان بەکارهاتوون هیچ بەهایەکی دادپەروەری تێدا نیە و پرۆسەکانی دادگایکردن بە پێ ئەوەی کە خۆمان ئاگدار بووین بەڵگەی ساغ و تەواویتان نەخراوەتە ڕوو شێوازی دەستگیرکردنیان شێوازی ئەشکەنجەدانیان و ئەوەی ئێمە تێبینێتین لە بەرامبەر ڕۆژنامەنووسان تەنها دەستگیرکردن و بەکارهێنانی دادگانیە بەڵکو هەڕەشەلێکردنیانە بە دەستدرێژی سێکسی و تێکدان و شێواندنی ناوبانگیان و لە پەنای هەموو ئەم خاڵانەی کە هەیە ئەوەی ئێمە تێبینیەکەین ڕۆژنامەنووسانی بادینان ڕاستە ڕوبەڕووی دادگایکردن بوونەتەوە بەڵام هاوشانی ئەوە لێشاوێک لە هێز و لە نەسیاسەکان کە خاوەنی میدیای حزبی یا سێبەرن لە ڕێگەی ئەو ناوەندانی خۆشیانەوە تا ئێستا کار دەکەن بۆ ناوزڕاندنی یەک بەیەکی ئەو ڕۆژنامەنووسانی کە لە زیندانیشدان و تۆمەتیان بۆ دروست دەکەن هەوڵەدەن ڕەوایەتی بە و شێوازە لە بڕیاری دادگا بکەن کە لە ئێستادا بە تەواوی کەوتۆتە ئەستۆی حکومەت چونکە حکومەتی هەرێم بە شێوەیەکی تەواو دەستێوەردانی کردووە لە ناو حکومەتی هەرێم ڕاستە ڕووی ئەم تاوانانە ڕاستەخۆ ڕوو لە پارتی دیموکراتی کوردستانە پەیوەست بە دۆسەی زیندانیکردنی گیراوانی بادینان بەڵام لە یادمان نەچێت لەو حکومەتەیەکی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان بەشێکی پێکهاتە یا کەمینە ئاینی وەنەتەوەیەکان بەشدارن لەم کابینەیە بۆیە ئەم بەرپرسیارەتێکی گەورەیەوە پێویستە ئەو دەستگا ئەمنیانی کە شوێنکەوتی پارتە سیاسەکانن چیتر دەست لەو کارانە هەڵبگرن چونکە ئەمەوێ خاڵێک بڵێم کە بۆم گرنگە بۆ نمونە لە دۆسەی دەستگیرکردنی زیندانیانی یا ڕۆژنامەنووسانی بادینان و بەرگریکارانی مافەکانی مرۆڤ ئەو ناڕەزایەتیەی کە لە دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەنووسانە لە ئاستی نێودەوڵەتی بکەوتەوە هەمان ئەو ئاستەیە کە لە قۆناغی ریفراندۆم لە وڵاتەکان لە ئاستی نێودەوڵەتی بەخۆیەوە بینی بۆیە ئەکرێ بڵێن ئەو چاوەی کە لەسەر دۆسی ئازادی ڕادربڕین و دۆخی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان هەیە تەنیا چاوی خەڵکی وەک ئێمەی لەسەر نییە تەنیا چاوی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بەرگریکارانی ئازادی ڕادربڕین و مافەکانی ڕۆژنامەنووسانی لەسەر نییە بەڵکو تەواوی ڕێکخراو نێودەوڵەتیەکان وڵاتان چاویان لەسەر ئەم بارودۆخەیەکی ئێستا بڕێواچێ و ئەمەشە بێ کۆتایی پێبێت کەواتە نیازخان لێرەوە دەمێ ئەوە بپرسم وەک خۆشت ئاماژت پێدا بە تایبەت کەیسی دەستگیرکراوانی بادینان و ئەوەی کە بەرامبەر ڕۆژنامەنووس و چالاکوانانی هەولێر و بادینان کراوە بە ئێستشەوە کات دەکرێت وەک خۆت ئاماژت پێدا جگە لەو ناڕەزایەتی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەبوو لەسەر ئاستی نێودەوڵەتی وڵاتانی گیان ڕێکخراوەکان بە هەمان شێوە ناڕەزایەتی زۆر هەبوو لەسەر ئەم کەیسە و لەسەر ئەم بابەتە هاوکات چەند ڕۆژێک لەمەوە پێشیش لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەبارەت بە پرسی مافی مرۆڤ لە ساڵی 2021 دا و سەبارەت بۆ پێشلکاریانەی کە هەیە بە وردی باس لەم کەیسەش کراوە کە تایبەت بە عێراق و هەرێمی کوردستانە کەیسی دەستگیرکراوانی بادینان بە کۆی گشتی کەواتە ئەم بابەتە ئەم پرسە تا چەند زیان دەگەێنێت بە ناوبانگی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی وەروە کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ وڵاتانی دیکە لە راپۆرتە نێودەوڵەتیەکاندا چه ئەوانەی کە وەزارەتەکانی دەرەوەکوی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەری ئەکادیا ئەوەی کە لە هەمان مانگدا ڕێکخراوی ئەمنستی دەریکرد لەبارەی هەرێمی کوردستان و عێراقەوە یا ئەوەی کە ڕێکخراوەکانی دیکە دەرێکن هەر هەمویان ئەبنە هۆکاری ئەوەی کە هەرێمی کوردستان بچێتە ئەو ناوچانەی کە خاڵی ڕەشیان هەیە یاخود خاڵی سووریان هەیە
واتە ئەوەی کە بە ناوچەی مەترسیدار و خەتەرناک هەژمارەکرێن بۆ سەر ژیانی ڕۆژنامە نووسان بە دڵنیایەوە ئەمە ئەو پۆینتانەیە ئەو خاڵانە زیادەکە کە بۆ شێوازە هەژمارەکرێت کە ئەم ناوچەیە تیایدا ئازادی ڕادربڕین دەستەبەر نییە و تیایدا ڕۆژنامە نووسان ژیانیان پارێزراو نییە و لە مەترسیدان و ئەگەر تێبینی نەخشەی پەیامنێرانی بێسنوور بکەیت نەخشە نێودەوڵەتیەکەیان ئەبینی هەرێمی کوردستان لە ناوچە سووریا خود ڕەشەکانە لە پاڵ ئێران و تورکیا و بەشێکی دیکەی ئەو وڵاتە نادیموکراسیانی کە تیایاندا ڕۆژنامە نووسان دەستگیرەکرێن ئەشکەنجادرێن دەستدرێژی سێکسیانەکرێتە سەر یاخود بریندارەکرێن و ئەڕفێنرن ئەمەی هەرێمی کوردستان لەم دۆخە پیاتی ئەپەڕێت تەنیا نەبۆتە هۆکاری ئەوەی کە لە دەستەواژەیەکدا ئازادی ڕادربڕین سانسۆر بکە بۆتە هۆکاری ئەوەی کە پێشێلکاری گەورە لە بەرامبەر ڕۆژنامە نووسان ئەنجام بدرێت و جگەلەوە لە پاڵ ئەم پێشێلکاریانە ئەکرێ بڵێم لە ناو هەرێمی کوردستاندا مافە پیشەیەکانی ڕۆژنامە نووس بە تەواوی پێشێلکراون و حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا بە بەکارهێنانی دادگا نەوەستاوە بە تەنیا بەوە نەوەستاوە بەشێکی میلیشیاکان یا هێزە ناڕێکخراوەکان بەکاربهێنێ بۆ دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان بەڵکو لە زۆر شوێندا پاری بەکارهێناوە بۆ ئەوی کە بەشێکی ڕۆژنامە نووسان تێوە بگلێنێت لە پاری گەندەڵی بۆیە بەشێکی ئەو ژمارە ڕاگەیاندانی کە هەن تا ئێستا سەرچاوی داراییان ناشەفافە ناڕوونە و هەر ئەو دەستگا ڕاگەیاندانن کە ڕۆژانە لە بری ئەوەی هەواڵ و زانیاری ڕاست گوازنەوە ئەم دەستگا ڕاگەیاندانە بە شێوەیەکی بەردەوام کار بۆ بڵاوکردنەوەی پروپاگەندە و هەواڵ و زانیاری ناڕاستەکەن بۆیە لە ئێستادا لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە ژمارەیەک لە دەستگای ڕاگەیاندن هەیە بەڵام ئەو دەستگا ڕاگەیاندانە ئێستا لەوە دەرچوون بە تەنیا دەستگای ڕاگەیاندنی تاکە کەسەکان یا هی سەرۆکی حکوومەت یا سەرۆک کۆمار یان سەرۆکی هەرێم یان هی پارتە سیاسیەکان بن بەڵکو بۆتە هۆی ئەوەی کە بەشێکی ئەو کەسایەتیانی کە خاوەن دەستگای ئەمنین لە ئێستادا ببنە خاوەن کەناڵی ڕاگەیاندن لە هەر شوێنێکدا ئەو کەسایەتیانی یا ئەو بەرپرسانی کە خاوەن دەستگا ئەمنیەکانن یا دەستگا ئەمنیە حزبیەکان بەڕێوە ئەبن ئەبێتە هۆکاری ئەوەی کە لەناو ئەم دەستگایانەدا زۆرترین پروپاگەندە و ئاراستە چاوەشەکاری دیکە ڕنگدانەوەیان هەبێەوە لە زۆر قۆناغی خەتەرناکدا ئەمانە یعنی خۆیان وێ نابکەنەوە بۆ ئێستا لە شەڕی داگیرکاری تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان ئەو کەناڵە ڕاگەیاندانە بینین کە چۆن و بە چ شێوازێک ڕووماڵی هەواڵەکانەکەن یان ئەوەی کە لە 16 و 17 ئۆکتۆبەر لە شاری کەرکووک ڕوویدا بینیمان ئەم کەناڵە ڕاگەیاندانە چۆن مامەڵە لەگەڵ گواستنەوەی ئەم جۆرە زانیاریان ناکەن یاخود چۆن لە زۆر شوێندا تەنانەت پارتە سیاسیەکان خۆیان دێنەوە دەنگ چونکە هەندێک جار بە جۆرێک دەستدرێژی ئەکەنە سەر پەرلەمانتار یا ڕۆژنامە نووس یا کەسایەتی پارتە سیاسی یا کەسایەتیە سەربەخۆکان کە بە تەواوی شەرمهێنەرە بەڕاستی بەشێکی ئەم کەناڵە ڕاگەیاندانە گەیشتونەتەوە ئاستە نزمەی کە تۆمەتی لەشفرۆشی بۆ بەشێک لە پەرلەمانتارەکان بدەنە پاڵ و دوای ئەوە بۆن یەکێک لەم دۆسیانە ئەوە بووکە یەکێک لە پارتە سیاسیەکان بۆم هۆکارە خۆی هاتە دەنگ وتی ئیتر نابێتە شیر بکرێ بەڵام ئەم بانگوازش نەبوو هۆکاریەوەی کە ئەم پارتە سیاسی بۆزدێن یا پارتە سیاسیەکانی دیکە و بەداخەوە لە هەرێمی کوردستان تا میدیا بە جۆرێک تێوەگلاوە لە ململانی حیزبەکان لە هەڕەشە و مەترسیەکان لە بری ئەوەی چەک لولەی تفەنگ لولەی دەبابە لە بەرامبەر یەکتر بەکاربێنن وەکەوەی کە لە قۆناغی شەڕی ناوخۆدا هەبوو ئێستا میدیاکان دژ بە یەکتر بەکارەهێنن باشە نیازخانەمە دەکەم بە دوا پرسیارم کاتمان نەماوە لە کوێ قسانەی کە باسمان کرد و بەتایبەت ئەم قسانەی کۆتایی جەنابی شرکە ئاماژەت پێدا ئەوەی کە زۆر زیاتر تێبینی دەکرێت بەتایبەت یعنی پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستاندا زیاتر هەوڵی ئەوە دەدا کە ڕۆژنامە نووسان بێدەنگ بکرێن کاتێک ڕۆژنامە نووسێک چالاگوانێک ڕخنە دەگرێت یاخود بابەتێکی ڕاستی دەخاتە ڕوو حتا ئەگەر لە یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ لە ئەکاونتی خۆشیەوە بێ دەبینین کاتێک ئەمانە گرفتی بۆ دروست دەکرێت دەخرێتە زیندانەوە یاخود تۆمەتی بۆ دروست دەکرێت ئەمە بۆچی بۆ جۆرەی لێهاتوە ینی تەنانە دوای لێهاتۆ لە هەندێک دەڤەر و ناوچەدا کە ڕۆژنامە نووس چالاگوان ناتوانێت داوای مافی خۆی بکە لەسەر حەقی خۆشی قسە بکە یاخود ڕخنەیەک بگرێت ئەمە بۆچی بەو ڕادەیە گەیشتۆ یاخود چۆن ئەم پرسە چارەسەر دەکرێت لە هەرێمی کوردستاندا زۆر سپاس بۆ پرسیارەمە پرسیارێکی جەوهریە ساڵانێکی زۆرە کە ئێمە باس لە چارەسەر ئەکەین یەکەم شت پێویستە یاسای کاری ڕۆژنامەوانی ژمارە 35 ساڵی 2007 خۆی جێبەجێ بکرێت یاسای دەستخستنی زانیاری جێبەجێ بکرێت نابێ هیچ یاسایەک لە هەرێمی کوردستان بەرهەم بهێنرێتەوە کە پێچەوانەی
یاسای کاری ڕۆژنامەگەری بن بەداخەوە ئەوەی کە ئێستا ئیبینین جگەلەوەی کە یاسای دەستخستی زانیاری و یاسای کاری ڕۆژنامەگەری جێبەجێ ناکرێن هەوڵ هەیە بۆ ئەوەی کە یاسای زۆر مەترسیدار لە لای پەرلەمانی لایەن پەرلەمانی کوردستانەوە پرۆژە کاریان لەسەر بکرێت یاسای ڕێخستنی میدیای ئەلکترۆنیەکێکە لە یاسا حارە مەترسیدارەکان وەکو پرۆژە کە لە ماوەی ڕابردوو خراە بەربازێکێکی دیکە لەو پرۆژانەی کە هەبوو پرۆژە یاسای پیرۆزیە ئاینی و نەتەوەیەکان و سیمبولی نەتەوەیی بوو یعنی ئەم پرۆژە یاسایانی کە ئێستاش لە ئارادان بەداخۆ پرۆژە یاسای ئەوتۆنی کە ڕێز لەم بەهایانە بگرن یەکێک لەو خاڵانی کە چارەسەرەوە چەندین ساڵە باسی ئەکەین جگەل لە ڕێزگرتن و جێبەجێکردنی یاساکە ئەوەیە کە دەربازبوون لە سزا نەمێنێ ئەو کەسولایەنانی لە پارتە سیاسەکان دەستدرێژی دەکەنە سەر ڕۆژنامەنووس بە هەر شێوازێک بێ ئەمانە پێویستە بەپێی یاسای کاری ڕۆژنامەگەری ڕوبەڕووی سزای یاسایی ببنەوە ئەو کەسانی کە ڕۆژنامەنووسانیان تیرۆر کردووە ئەو لایەنانە پێویستە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە نەک پاداش بکرێن بۆی کە بەرپرسیارەتی زیاتریان پێ بدرێت لە حکوومەت یاخود لەناو پارتە سیاسیەکان بۆیە بابەتی دەرباز نەبوون لە سزا ڕێگایەکی چارەسەری زۆر گەورەیە و هۆکاری ئەوەی کە بۆچی ئەم پارتانە بڕوایان بە ئازادی ڕۆژنامەوانی نییە وەڵامێکی زۆر ئاسان ئەوەیە کە ئەم هێزانە لەسەر بنەمای دیموکراسی دانەمەزراون وەم هێزانە بڕوایان بە ئاڵوگۆڕی دەسەڵاتی ئاشتیانە و یا بنەماکانی دیموکراسی نیە لە گرتەدەستی دەسەڵاتیشدا بۆیە ئامادەنین بە شێوازێکی دروست دەرفەت بدەن یا زمینەی ڕاستەقینەی کاری ڕۆژنامەوانی بڕخسێنن بۆی ڕۆژنامەنووسان پیادەی ئازادی ڕادربرین ڕخنەگرتن دەستخستنی مافەکانیان لە ڕووی پیشەیەوە ئەوەی کە دەستخستنی زانیاری بە تکڕای ئەم بابەتانە بۆیان دەسەبەر بێ بۆیە ئەم هێزە سیاسیانە ئەمێ خاڵێک بڵێم شتێک سەلماوە لەناو ئەو هەموو دەستدرێژیانی کە هەیە بۆ سەر ڕۆژنامەنووسان بەمە سەرکوت ناکرێن بەم جۆرە هەنگاوانە بێدەنگ ناکرێن ڕۆژنامەنووسانی هاوڕێمان لە زیندانیانی بادینان بەڵگەی ئەو ڕاستیان تیرۆرکردنی سەردەشت کاوە تەواوی ئەو ڕۆژنامەنووسانە ئەویان سەلمان کە بەم ڕێگانش ڕۆژنامەنووسان بێدەنگ ناکرێن و ڕۆژنامەنووسان بەردەوامە بن لەسەر گوتنی ڕاستی بۆیە شیاوی ئەوەیە کە تەواوی ئەم ڕۆژنامەنووسانی کە ئێستا لە زینداندان دەم و دەست ئازاد بکرێن و دەم و دەستەواوی پارتە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەتابەت پارتەکانی دەسەڵات دەست لە ئەشکەنجەدان و دەستدرێژیکردنە سەر ڕۆژنامەنووسان هەڵبگرن تا ئەوەی کە ساڵانە بە دڵخۆشیەوە بە یەکتر بڵێن یادی ڕۆژنامەگەری کوردیتان پیرۆز بێت زۆر سپاس خاتو نیاز عەبدوڵڵاه ڕۆژنامەنووس سپاس کە بەشدار بووی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ 8